و لم سردمايا سردمي كشتنا بهرمكي رسول الله صلى الله عليه وسلم اما جي بيدا بو زور وريابه و حق زور بي او كسانيك او تارين درسلينو زور باسي وبابته بكن چونکە بەڕاستی لای هەندێک کەس زۆر ئاسان بووە زۆر طبیعی بووە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێتی ئەفەرمێت لە ئاخر زەمانە کوشتن زۆرە بێ هەرج زۆرە بێ لێ پرسن هەرج چییە دەستی ئاوا لێکە ئەفەرمێ قەتل یعنی کوشتنێکی ئاوا هەڕەمەکی بە تەنزیم نا جوانتر ڕوون یەکاتەوە جا هەرج زمانی حەبەشەیە کە لێ پرسن ئەڵێن هەرج چییە رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ وتەکەیە دەستی وا لێکا کە ئاماژەیە بۆ تێکەڵاوبوونێک و شپرزەبوونێک و کوشتنێک بەبێ بیرکردنەوە دوایە فەرمێ لا يدري القاتل فيما قتل ولا المقتول فيما قتل ولا المقتول فيما قتل فەرمێ نە بکوژەکە ئەزانێ بۆ کوشتێتی نەکوژراوەکە ئەزانێ بۆ کوژراوە تۆ لەو جادەیەوە ڕۆی لە پڕ مەجموعەیە بێ بە شەڕیان و شەڕەفیشەک و تۆ لە یاتیاچی لە قیامەتە زینووە کریتەوە ئەرە تۆیان بۆ کوژ وەڵا نازانی ئەویش بان کەڵێن ئەرە تۆ مە کوشتووە تۆی هەر نەدیوە نازانێکی وەڵای نازان شتی وام نەکردم کابرا تێنتیا لە یا تەقێنێتەوە ئەو عالەمە کوژرێ یا خۆیە تەقێنێتەوە دوای هەردووکی زینووە کرێتەوە لای ئەڵڵا جەل جەلالوهو پێڵێن ئەمە بۆ کوشتووە ئەڵێ وەڵای من شتی وام هەر نەدیوە تابی بژێ فڵانە ڕۆژ خۆ پیا تەقانەوە ئەی تۆ بۆ کوژرایی وەڵای نازانم ئەوە بکوژەکەتە چی هەبوو لە وەڵا هیچ هەر ناشی نازانم رسول الله صلى الله عليه وسلم صحيح مسلم فرمي هر کەسێ دەرچێ لەسەر ئومەتەکەم لەسەر ئومەتەکەم ئەوانەی مسلمانن بکوژێ لێیان گوێ نایاتێ کامەیان بەڕە و کامەیان فاجرە لا يتحاشى من برها ولا فاجرها گوێ نایاتێ بکوژێتر کامە خراپەکارە کامە چاکەکارە ئەفەرمێ من لێی بەریم من لێی بەریمە فەرمێ تۆ چۆنە چی دەزڕێژەکەی بەناو خەڵکەیە بێەوەی گوێ بێتێ کامە خراپەکەی و کامە چاکەیە چۆن شتی واکێ چۆن ئەتەقێنیتەوە لە ناویانە بێەوەی بزانی کامە کافرەکەیە کامە مسلمانەکەی کامە چاکەیە کامە خراپەکەیە چۆن شتی واکێ بۆیە یەکێ لە تابعین کە چوون بۆ لای لە سەردەمی ابن الأشعث ابن الأشعث کابرایەک بوو شارەزا لە دین عالمێک بوو قاریئێکی قورئان دەرچوو لەسەر حەجاجی یوسفی لەبەر زۆری زوڵمی حەجاجی یوسفی سەقەفی خەڵکێکی لەگەڵ خۆیان کۆ کردەوە و جێشێکی باشی پێکەوەنا حتا حەجاجیان لە چەند شوێنێ شپرزە کرد بوو بەستا دوایی زاڵ بوو بەسەریانە هەمویانی کوشت چون بۆ لای یەکێ لە تابعیەکانی ئەو کاتە وتیان وەرە لەگەڵمان پشتمان بگرە تۆ زانایەکی خەڵک زۆر گوێت لێگرێت تۆمان لەگەڵبی جەماعەتەکەمانە بێ بە دووەندە بە سێوەندە ئەویش فەرمووی نایم هەتا شمشێرێکم پێنێن ئەو شمشێرەکە بەرزم کردەوە لە کافرێکی پێبم بڵێەوە کافرە بیکوژە لێی بم بەرزم کردەوە لە مسلمانێکی پێم بڵێ نەکەوە مسلمانە ئەو کاتەیە ئەو لەو کاتەیە وای وتووە ئەبێت تۆ لە ئێستا چی بکەی برە وڵا چەکێکم بەرە پێم بڵێ کامە کافر و پێم بڵێ کامە مسلمانە با بیکوژ محەممەدی کوڕی مەسلەمە کاتێک کە یەهودیەکەی کوشت رسول الله صلى الله عليه وسلم شمشێرێکی دایە فەرمووی ئەم شمشێرە بۆ تۆ دیاریە لە بەهەشتا لێت وەرەگرمەوە بەڵام کە بوو بە فیتنە دەریکە دەمەکەی بە بەبەردا تا پانە بێتەوە بۆی کەسی پێ نەکوژی تر هیچ نەبڕێ ئیمامی عەلی ناردی بە دوایە نەک کەسێکی ئەم سەردەمە سەرکردەی کێسە ئیمامی عەلی ناردی بە دوایە وتی بابێ پشتم بگرێ دژی معاویە سێ جار ناردی نەڕۆیشت سەری چوارەم وتی ئەگەر نەهاو بە کۆڵ بێنن ئەو سەحابانەی چوون بۆ لایەن وتیان بە کۆڵت بین وای وتووە شمشێرەکەی دەرکرد وتی ئەو شمشێرەکەمە وتیان بۆ ئەو لێ کردوتی چونکە رسول الله صلی الله عليه وسلم کاتێک کە پێی دام وتی ئەگەر فیتنە کەوتە ناو مسلمانانەوە شەڕی پێ نەکەی بۆ شێوەی لێک جا بە عەلی بڵێ خەزوورە دوای پێوتوو کە رسول الله صلی الله عليه وسلم نایە ئەو بوو نەچوویتر ئیمامی عەلی جوازی لێنە ئەبو العالیا فەرمێ باشە چوم لەگەڵ لەشکری عەلیا شەڕ بکەم تەواو خۆشم ئامادە کردبوو ئەسپی چاک جلوبەرگی چاک شمشێری چاک و لەناو لەشکری عەلیا بووم کە ڕوو بەڕووی
لشكري معاوية بوينه ولا شر صفينة جماعة إمام علي وإموتمان الله أكبر لا إله إلا الله الله سيركم جماعتي وبرجال الله أكبر لا إله إلا الله أيتم إن شاء الله سر شيكي إن شاء الله سر شيكي إن شاء الله سر خلافة ملكة نايك قرايو شري نكرد لبش علي شو تمرو لا أنا ما دبي الشر كي لبش كسانك يقين ده مشرك وكافر خود وعلي زوجار علي من لقال يعني بدل ونازع شيء منافقية شيء ها تو شركي لبشتي كسانك وكهر نازاني كين خلق يعني عليه شرم كردوها 3 صار لبشتي أميرك وسر كرديك وده مشاوم نديو باش تو زانی بۆ کوێتە با چیت پێەکە کێت پێ کوژێت تۆ چۆن شتی واکەی ئاوا بەو شێوە شەڕی هەڕەمەکی زۆر گوێ هیچ گوێ پێ نەی ئاوا بچیتە نای و تەنانەت لەبارەی ئەو کەسەوەی کە خۆیان کوژێ زانایان فەرموویانە ئەو سزای ئەڵڵا جەلە جەلالوهو بۆی بڕیارداوە ئەیگرێتەوە و سزای خۆکوشتنەکەشی یعنی 2 سزا چونکە نەفسی خۆی نفسك إيماندار نییە بە ئێکە ئەی کوژێ لە ناویە بە ئەوە ئەو 5 سزایە گرتیەوە ئەنجا دواییش لە جەهەنەما چۆنە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بەچی خۆی کوشتەوە بۆ عەذاب بدرێت تا ڕۆژی قیامەت جا بۆیە بەڕاستی قەتڵ لە هەموو دینەکانە حرام بووە لە دینی ئێمەشە ئەوە حرامیەکەی و ئەوە خەتەریەکەیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەکبەر الکەبائر گەورەترینی هەموو تاوانە گەورەکان چییە یەکەم الشرك بالله دعاء فرمتي قتل النفس بغير حق كشتني كسب أنا حق لدعاء شيء ده زنا ده جاء سب قرر ربو كسيك أو آفرتا هلا خلطيني ودعاء خيانتي ليك أو أم خويا كوجا أجر زنا إلى قال كرد بين دو تاواني جوري لخويا كو كردوتو بجدار ولا بردنكي وكشتنكي وبجدار دي زنا كشي لقال كردو أو بأساني بسريع ناتج